بناوی خدای گەورەی میهرەبان، درود و سەڵات و سەلام بڕجێ بەسەر پاکی جانی پێشەوامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئازیزانم خۆشەویستانم، پێم خۆش بوو پەیامێکی کورت بڵاو بکەینەوە بۆ ئەو حاڵەتە نەئاسایی کە ئێمە موسڵمانان و خەڵکی ئیقلیم و عێراق تووشی بوون، ئەویش بەهۆی ئەو بڵاوبوونەوەی ئەو پەتایی کە دەڵێن ناوی کۆرۆنایە. تەمەن خۆشەویستانم، بەڕاستی ئەو تەزەخومکردنەی ئەو ڤایرۆسە بەو شێوەی نییە کە خەڵکیان تووشی ترس و دڵە ڕاوچێ و ناڕەحەتی کردووە. بڕوا بکە هەندێک شتی تر هەیە زۆر لەم ڤایرۆسە گەورەترە و بەڵام هیچ سۆشیال میدیایەکان بەو شێوە تەسەخومی ناکەن و گەورەی ناکەن. زۆر شتی تریش هەیە کە بەڕاستی زۆر لەو ڤایرۆسە گەورەترە، بەڵام سۆشیال میدیا نازانم بۆچی ئەم قەزیە ئەوها گەورە دەکا و خەڵکی تووشی ناڕەحەتی و تووشی دڵە ڕاوچێ دەکاتن. جا بۆیە بەڕاستی پێم خۆشە بزانن ئازیزانم، ئەم حاڵەتە بەو شێوەیە نییە. لەگەڵ ئەوەشدا ئێمە هەر احتیاتی خۆمان وەردەگرین و خۆشمان دەپارێزین لە هەموو حاڵەتێک کە خوا نەخواستە کە تووشی هەر کەسێک ببێتن. جا بۆیە لە شریعەتی ئیسلامدا چەند ڕێنماییەکی زۆر جوان هەیە بۆ ئەو حاڵەتە نەئاساییانەی کە ڕوو دەدەن. یەکەمی جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی لە هەر شوێنێک وەباءەک پەیدا بوو با خەڵکی ئەو شوێنە نستنە دەرەوە و خەڵکی دەرێش نستە ئەو شوێنە، کەواتە ئێمە مەسەلەن با نچینە ئەو شوێنانەی کەەوە ئەو وەبائی لێ پەیدا بوو بۆ ئەوی ئێمە توش نەبین و خەڵکی ئەو شوێنش نابێ ئەگە وەباعەکەیان لێ پەیدا بوو ئەوانی بستنە شوێنی تر تا ئەو خەڵکانەی کە لێیان نییە ئەوانیش بە سایوانەوە توش نەبن. ئەو حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم بەڕاستی ئەو ڕێنمایی پزیشکان، ئەو ڕێنمایانی کە تەندروست شارەزانی تەندروست لە دکتۆرەکان بڵاوی ئەکەنەوە. مەسەلەن ئەوەی کە بەردەوام ئێمە دەستی خۆمان بشۆین و بەردەوام مەسەلەن خۆمان پاک و خاوێن ڕابگرین و نچینە شوێنە قەڕەباڕیەکان و ئەو شوێنانێک کە دەزانین ئیزدیحامێک و قەرەبارێکی لێیە حتا پێمان بکرێ خۆمانی لێ بپارێزین و پاشانیش بەڕاستی ئینسان دەبیت تەوەکولی تەواوی لەسەر خودای ڕەب العالەمین هەبی. ئینسان دەبیت تەوەکولی هەبی، هیچ نەخۆشێک بەبێ ئەمر و ئیرادەی خوای گەورە بڵاو نابێتەوە. دێک کەواتە تۆ دەبی یەقینت هەبی ئەگە خوای گەورە ئەمر و ئیرادەی نەفەرمووبی لەسەرت کە توش ببی توش نابی. خۆشەویستانم، دێکەواتە قەت مەترسێن و ئەم حاڵەتش مکەنە قەزەیەکی زۆر گەورە و بۆی تووشی وەسوەسە و ناڕەحەتی بن لە ماڵێ لە دەرێ لە ناو سیارەی. پاشان الحەمدولیلا هەتاکو ئێستا بەو شێوە نییە لە لای ئێمە تاکو ببتە ئەم حاڵەتە ترس و بیم و ناڕەحەتێکەوە خەڵک ئەبینم لە دەموچاوی هەندێک کەسێک ئەیخوێنمەوە. جا بۆیە بەڕاستی ئێمە پێویستە ڕێنماییەکانی وەزارەتی سەحا زۆر بە جوانی جێبەجێ بکەین، وەکو کە کۆمەڵێک ئیرشاداتی زۆر جوانیان بڵاو کردیتەوە و ئێمەش خۆمان لە خۆماندا ئەم تەوعیە و ئەم ڕۆشنبیرە و بڵاو بکەونەوە بۆ ئەوەی ئینشاءڵڵا بە زووترین کات و بە ماوەیەکی زۆر کەمیش ئەم دەرد و پەتای ئینشاءڵڵا ناو هەموو دنیا و بە تایبەتی لە ئیقلیمەکەمان دوور دەکەوێتەوە بە پشتیوانی خوای گەورە.